ئەگەر باسێک لەم فێرگەیە بکەین شوێنێکە بۆ ئەوەی کە جێگەی تەلە بۆ باغدارەکانی تیا بێتەوە لە گەرما و سەرمای زستان و هاوین بپارێزرێن و ئەوەشی کە من هەڵم بژار لەم کێڵگەیە لە کێڵگەیەکی 7.5 تاقیکەرەوەی کە 15 بۆ 20 ساڵە من توێژینەوەی لەسەرەکەم بتوانم هەر لێرەوە بە نەزەری و بە عملی بتوانم خزمەتێک بە وڵات و نیشتیمانەکەم کەم چکە ئەگەر بێت و بە قسەکردن من ڤیدۆم کرد بێ مەسەن ئێستا ئەتوانم لەم ڕێگەیەوە من بە عملی لەسەر عەرزی واقع کە کارێ بکەین زیاتر و زیاتر تێبگەین لەوەی کە دارەکانمان بۆچی لە عەرزۆ نزیک بێ یا دارەکانمان بۆچی بینی کەمتر بێ یا دارەکانمان چۆن ئاودێری بکرێن لە ڕێگەی ئەو ئەزمونانەوە بە عملی ئیشاءڵڵا ئێمە خزمەتی وڵاتەکەمانی پێکەین لە بەیانی و یا لەمڕۆ من بەیانی و ئیمڕۆوانم بۆ نییە چکە من لێرە دانیشتم دەقە بە دەقە خزمەتی وڵاتەکەمەکەم وە کات و ساتیشی بۆ نییە تەنان ئەگەر بۆم بکرێ ئەوانی لە دوورەوە بێن بتوانم شەویش دەرزی تیا بڵێمەوە من لامە 48 جۆر بەسکولەکەی تیا بێ 6 جۆر بەس ترێی تیا بێ چەند جۆرێ هەنار و چەند جۆرە سێ و 5-6 جۆر مزرەمەنی تیا بێ ئیتر کۆمەڵشتی زۆری تیاوە بەرە و پاییزێکی درەنگی ژەڕۆنی تر لەمەولا سار دەکاوم بەگەر هەر لە قوڕەکانە لە شوێنەکانە ئێمە محافەزەی پێوە بکەین. من وەکو ژنە جوتیارێک بەڕاستی کاگازات جوتیارێکی نمونەی سەرکەوتووە زۆر سەرکەوتووە لە کارەکانی بەڕاستی من خۆم عەجیبم بە کارەکانی هیوای تەمەند درێژی و سەرکەوتنی بۆ خوازم من وەکو ژنە جوتیارێکیش کە مەشغوڵی فەلاعەتی و ئیش و کاری کشت و کاڵین سپاس بۆ خوای گەورە باشە و بە قەناعەتی من ئەگە گرنگی پێ بدرێ کارێکی زۆر سەرکەوتو پێشکەوتووە و ئیشێکە کە پێویستە هەمومان لەسەری هەوڵ بدەین و کارێکی زۆر سەرکەوتووە هەرچێکی بۆ هەوڵ بدەین زیاتر بەرەو پێش بچۆ بە هاوکاری حکوومەت و هەم میلەت و هاوڵاتیان.